چارەنووسی شەنگال لە نێوان ڕێکەوتن و شەڕی یەکلاکەرەوەدا. چاوەکان هەموو لەسەر شەنگالن و هەڕەشەی شەڕێکی قورس دەکرێت لە سێ ڕۆژی داهاتوودا. شەنگالەکان خۆیان بوونەتە چەند بەشێک و هەر بەشە و خواستی لایەنێکی دەرەکی جێبەجێ دەکات. پارتی دەیەوێت بە ئاسانترین شێوە ببێتە فەرمانڕەوای شارەکە و تورکیاش هەڕەشەی تون دەکات و ئەمریکاش چاودێری دۆخەکە دەکات. حەشدی شەعبی بەشێکی گرنگی چارەنووسی شارەکە دەبێت بۆ داهاتوو. ئێرانیش چاوی لە بەشێکی گرنگی شارەکەیە. شەڕی شەنگال ئەو شەڕەی کە هەر دەبێت ڕوو بدات. دوای کەرکووک شەنگال دەبێتە دووەم بۆمبی تەوقیدکراوی عێراق. چاوەکان لەسەرەوەن گرەوی شەنگال تورکیا و پارتی و عێراق دەیبەنەوە یان ئێران و پەکەکە و حەشدی شەعبی. شەنگال کە شوێنێکی ڕەسەنی ئێزیدیەکانە ئێستا بۆتە گۆڕەپانی شەڕێکی ڕانەگەیەندراوی ناوخۆیی و هەرێمایەتی کە وەک بۆمبێکی تەوقیدکراو لە ئان و ساددایە بتەقێتەوە. ئێزیدیەکان قوربانی سەرەکی ئەو دۆخە ناسەقامگیر و زۆران بازیان کە لە نێوان پارتی و پەکەکە و عێراق و وڵاتانی ناوچەکە ڕوەدات. خەریکە لەو ڕووبەرە بچووکەی عێراقدا شەڕێک ڕوودەدات کە سوتەمەنیەکەی هەر ئێزیدیەکانە بن و پڕیشکەکەشی هەموو عێراق بگرێتەوە و هەرێمیش بسووتێنێت. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شەنگال شارەکە بووە بە دوو بەشەوە، بەشێک لە ژێر کۆنتڕۆڵی پەکەکەدایە و بەشێکیشی لە ژێر کۆنتڕۆڵی پارتی. دوای 6 ساڵ لە ململانێ هیچیان نەیانتوانی ئەوی تر لە شارەکە دەربکات و نەشیان توانی لەسەر مێزێک ڕێککەون و کۆتایی بە کێشەکانیان بێنن. ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا ناکۆکیەکانی گەرمتر کرد. لە نۆی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو ئامادەبوونی نوێنەری نەتەوەی گرتوەکان هەرێم و عێراق ڕێکەوتن لەسەر ئاساییکردنەوەی دۆخی شارەکە. بە پێی ڕێکەوتنەکە دەبێت پەکەکە و سەرجەم هێزەکانی هاوپەیمانی و حەشدی شەعبی لە شەنگال بچنە دەرەوە. دواتر ئیدارەی هاوبەش لە قەزاکە پێک بێندرێت و دۆسیەی ئەمنی لە دەستی پۆلیسی حکوومەتی فیدراڵیدا بێت. لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی ئەم ڕێکەوتنەوە کاردانەوەی لێکەوتەوە و پەکەکە و هاوپەیمانەکانی و حەشدی شەعبی ڕێکەوتنەکەیان ڕەتکردەوە و بربەستیان بۆ دروست کرد. سەرەتای ئەم مانگە شاندێکی حکوومەتی عێراق و پارتی ویستیان سەردانی شەنگال بکەن با مەبەستی دەستپێکردنی یەکەم هەنگاوی ڕێکەوتنەکە، بەڵام لەلایەن هاوڵاتیانی شەنگالەوە ڕێگەیان لێگیراو نەیان هێش بچنە شارەکەوە. بەوەش بەکردار ڕێگە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە گیرا. تا ئێستاش ئەو دەنگانە دەبیسترێت کە بەم ڕێکەوتنە ناڕازین و دەڵێن نا ئەوەش بەهۆی نەبوونی نوێنەری خەڵکی شەنگال لەو ڕێکەوتنە بەڵکو ڕێکەوتنەکە دوولایەنە بووە. ئێزیدیەکان بەسەر چەند هێز و گروپی جیاجیای سیاسی و سەربازیدا دابەش بوون. بەشێکیان ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتی شەنگالیان پێکێناوە و ڕاشکاوانە دژایەتی خۆیان بۆ ڕێکەوتنەکە ڕاگەیاندووە. گروپە جیاجیەکانی شەنگال ڕای جیاوازیان هەیە و بەشێک داوا دەکەن شارەکە ببێتە ئیدارەیەکی سربەخۆ و بەشێکیشیان داوا دەکەن شارەکە ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە بەڕێوە ببرێت و ئەوەشی دەمێنێتەوە پێیان وایە چارەنووسی ئەو شارە دەبێت لە چوارچێوەی هەرێمدا بێت. هەر یەک لەم خواست و بۆ چوونانە گزارش لە هەڵوێستی هێزێکی سیاسی یان سەربازی دەکات کە لەسەر ئەو ناوچەیەکی بڕکیانە، بەتایبەتی پەکەکە و حەشدی شەعبی و پارتی. ڕێکەوتنەکە هیچ خاڵێکی جێبەجێ نەکراوە چونکە پەکەکە و هاوپەیمانەکانی و حەشدی شەعبی بە قورسایی خۆیانەوە ڕوبەڕووی ڕێکەوتنەکە بوونەتەوە. بەشێکی زۆری خەڵکی شارەکەش پێی ڕازی نین. بەشەیەک لە چاودێرانی دۆخەکە پێشبینیەوە دەکەن ئەگەری زۆر هەیە پارتی دەست بۆ پلانی دووەم بەرێت کە ئەویش ڕێکەوتنە لەگەڵ تورکیا بۆ یەکلایکردنەوەی ئەو گرێکوێرەیە. بەڵام بەڕەزامەندی ئەمریکا و حکوومەتی بەغداد پارتی لە بەردەم دۆخێکی چارەنووسازدایە. بەو پێیە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە پێشە و دەیەوێت ئەم پرسە پێش هەڵبژاردن یەکلای بکاتەوە بۆ ئەوەی دەنگی ئێزیدیەکان بۆ خۆی مسۆگەر بکات تا زۆرترین کورسی لە پارێزگای نەینەوە بەدەست بێنێت. بەڵام بەبێ شەنگال پارتی ناتوانێت دەنگی ئەو تۆ لە موسڵ و بەگشتی لە نەینەوە بۆ خۆی بەرێت. گۆڕەپانێکی نوێ بۆ شەڕی ئێران و تورکیا. سەرەتای ئەم ساڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕایگەیاند شەوێک لە ناکاو دەچینە شەنگال
لەو کاتەشەوە تورکیا بە دوای کاتێکی گونجاودایە هێرش بکاتە سەر شنگال و کۆنتڕۆڵی بکات. پێشتر هەریەک لە وەزیری دەرەوە و بەرگری ئەنکەرە هاتنە بەغداو هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی بەڕێکەوتن ئەو کارە بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون. بۆیە بە دوای کات و دەرفەتێکی گونجاودا دەگەڕێت تا خۆی یەکلایەنە هێرش بکاتە سەر شنگال. ئەم هەڕەشەی ئەردۆغان لە ئەرزی واقعدا تەنها لەبەر بوونی پەکەکە نییە لە شنگال، بەڵکو لەلایەک پەیوەندی بە نەخشەیەکی نوێی ئابووری جیهانیەوە هەیە کە لەلایەن چینەوە داڕێژراوە و تورکیا جێبەجێکاری ئەو نەخشەیە لە ناوچەکە. لەلایەکی دیکەشەوە پەیوەندی بە شوێنی جوگرافی شنگال و ئەو ململانەیە سەخت گیرەوە هەیە کە لە نێوان تورکیا و ئێراندا هەیە. هەرەمەش بووە هۆی ئەوەی لە مانگی ڕابردوودا باڕوێزی هەردوو وڵات لە عێراق قسەی توند و ئاگرینیان لە دژی یەکتر کرد. شەڕەکەی شنگال لە سەعاتی سفر نزیک دەبێتەوە. دۆخی ئێسای شنگال بارگاویە بە شەڕ بە جۆرێک لەلایەن سوپای عێراق و تورکیا و پارتی ڕەشەی پەلاماردانی شنگال دەکەن لەلایەک پەکەکە و هاوپەیمانەکانی بە حەشدی شعبیشەوە هەڕەشەی وەڵامدانەوەی هێرشی قورس دەکەن. پارتی مانگی ڕابردوو هێزێکی زۆری پێشمەرگەی لەو ناوچانەی شنگال کۆ کردوتەوە کە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیدان. فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیاش بەردەوام بەسەر ئاسمانی شنگالدا دێن و دەچن. ئەم دۆخە دیمەنێکی ئامادەکراوە بۆ شەڕێکی قورس بۆیە ڕوودانی شەڕ لەو ناوچەیە لە ئان و ساددایە کە دوو بەرە کەوتونەتە بەرامبەر بەیەک.